باشوانین هجاف دم هوا باش از برای هوا نزیر کادانی هاتینف دیداروین برس بو پیشکش کرنا زنجیره کادی ترج برنامه بکردی افجارجی دی بحثا آین و چمک خوراگریه کن خوراگری هم بر آستنگین جیانه لهر دو دمن شر و آشتیه دا بریا همی تشتکی خود تاقی کرنکه بو خود مروی خوراگریا تاکو جواکی دمن قیران و روژان زحمت و سخت دا ایکم دروازه جبو سرکفتنا هر گلو نتوایکی. امجید نوا برنامه بکردی دا مدویتن چندین پرسان آراستی مامستای برز بکین بزانین مبس لچمک خوراگریه چتشتو قرآن پیروز چوا بحثا وان چمکانه کریم. پرسیارا و چندین پرسیارن دیتر دهنا ورجاندن ادگل زور برس مامست عبدالرحمن زور بخیر مامست. سلامت بی. مامست هجا ایکم تشت ام وكو دروازه بچینت ناف برنامه خودا ما بس لچمکی خوراگریه چه تشتو و مدویتن چرون بکینه. بله بنای خوای بخشنده مهربان دیاره مروف با چندین قناقی جیاجیادا لبارودوخەکانی ژیان تێ ئەپەڕێ ئێمە مرۆڤمان بینی وە خۆڕاگرە لە بارودۆخی ئاشتی بەڵام گرنگە ئەم مرۆڤ پێی دەوترێ مرۆڤێکی خۆڕاگر ئەگەر لە بواری شەڕوویە با بڵێن لە سەردەمی شەڕجدا هەمان خۆڕاگرەکەی مابێ سەرکردەی خۆڕاگر گەلی خۆڕاگر چۆن دەڵێ نەتەوەی خۆڕاگر هەموو ئەمانە خۆڕاگرەکەی لەو کاتە دەپێورێ کە لە هەموو بارودۆخێکدا خۆڕاگرەکەی خۆی لەدەست نەدا. ئەجا ئەلێرە ئەم بابەتە لە چۆ سەرچاوە دەگرێت لە ڕوانگە ئاینەکەیەوە ئێمە بۆ ئەوەی کەوا وەکو نەتەوەی کورد کە بە درێژایی مێژوو بارودۆخی نەخوازراومان بەسەردادێ جیاواز دە خەڵکانی دیکە بەردەوام پێویستیمان بەم خۆڕاگریە. ئێمە وادەم لە هەمان کاتدا وەکو کورد و لە هەمان کاتیشدا وەکو گەلێکی بڕوادار و باوەڕدار بە خوددا زۆر گرنگە سوود لە قورئان وەرگرین بۆ ئەوەی کە هەمیشە خۆڕاگریمان لەبیر نەچێتەوە. لە حاڵەتی خۆڕاگریدا مرۆڤ ڕەنگە تووشی جۆرێک لە لاوازی بێ بەڵام گرنگە پەنا بێتەوە بەر خۆڕاگرێکی ئەزەلی ئەبەدی بۆ ئەوەی کە خۆڕاگرەکەی خۆیان هەمیشە بمێنێتەوە. هێزە خوش خۆی وەربگریت. ئەوە ڕاستە کەواتە یەکێک لە ناوەکانی خوددا یەکێک لە درەوشانەوەی ناوەکانی خوددا کە خۆڕاگریمان فێر دەکا الصەمەد ناوی خوددا الصەمەد قل هو الله أحد الله الصمد. صمد چییە؟ صمد بە چ مانایەک دێ لە ڕوانگەی تەفسیری ئەم ناوەی خوددا سوبحانەه وتعالى ئەوە صمد بەوە دەدێ یعنی بەو مانایە دێکە الذي تصمد إليه الخلائق في حاجاته هەموو دروستکراوەکانی خوددا لە کاتی تنگانەدا هەڕوو لە خوددا دەگەن بۆ داواکردنی کاروبارەکە بۆ جێبەجێکردنی داواکاریەکانیان. بۆیە خوددا دەربارەی خۆی دەفەرموێ يا خدا لوصف خويدا للقرآن دا دفرمي كل يسأله من في السماوات والأرض كل يوم هو في شأن. كل يوم يعني كل لحظة لهر ساعتك دا توسيري أمهمو 8 مليار مروفبكا ليك ساعة وقتا ليك كادا رنگا هر همويان رنگا نيويان رنگا داواكاري لخدا هي هم بو هموشان ئیتر هەندێکی بە تەجیل و هەندێکی بە خێرایی و هەندێکی بەوە وەڵام دەرەوەی بۆ هەموو داواکاریەکانیان هەیە. ئەلێرەشەوەیە کە هاوڵانی پێغەمبەر درودی خوالیان ڕازی بێ دەڵێن پێغەمبەر درودی خۆی لەسەر کە ئێمە تووشی چۆزێک لەرزین و بارودۆخێکی نالەبار بووینایە كنا نلوذ برسول الله يعني ئێمە خۆمان دەدایە پەنای ئەو بۆ چونکە لە خۆڕاگرەکەی ئەو ئێمە خۆڕاگریمان وەردەگرت. جالێرەوە ئێمە بەڕاستی فێر دەبین کە خوددا ناوی ئەسەمەدە بە معنە ئەسەنەد و دائیم خوددا پاڵپشتێکی هەمیشەیە هیچ کاتێک ئەوە نییە بڵێن ئێمە ناتوانین داوە لە خوددا بکەین ئەم ساتە وەختە يسأله من في السماوات والأرض كل يوم هو في شأن. بۆ ئێمەی کورد لەم بارودۆخە نەخوازراوانەدا بە تایبەت زۆر گرنگە بزانین ئێمە خوددایەک دەناسین یەکێک لە ناوەکانی ئەسەمەدە لەوە فێری خۆڕاگری دەبین ئیدی پێویستمان بەوە هەیە لە بەرامبەر هەموو بارودۆخە نەخوازراوەکانە خۆڕاگربین. زۆر باشە مامۆستاگەرم بەحسا هەر مژارێکی بکەین دەبیت هەندێک بنەما بوو وێ مژارێ هەبن ئەف مژارە خۆڕاگریەژی دەمان بەحەس بکەین ئەگەر تەماشای قورئانە پیرۆز بکەین ڕەنگە کۆمەکە بنەمان هاتبیتە بەحەسکردن ئەو بنەما چنە کەتناوە قورئاندا بەحسا خۆڕاگری کردە. یەکەم شت وەکو لە پێشەکەکەیە باست کرد بۆ خۆڕاگری ئێمە تاقیکردنەوەیە. هەموو مرۆڤێکیش حەز دەکا لە تاقیکردنەوەدا سەرکەوتوو بێ. هیچ کەسێک و هیچ قوتابی و خوێندکارێک نییە حەز بەوە بکە دەرنەچێ لە تاقیکردنەوەدا. بۆیە خوددا لە قورئاندا دەفەرمێ بنەمای یەکەم بۆ ئەم بابەتی خۆڕاگریە ئەوەیە کە بزانن وەلەنەبلوەنەکم بشەیئین
من الجوع والخوف من الجوع والخوف كواتا ليرو بمان درك ولنبلونكم بشيء من الخوف والجوع راستا ولنبلونكم بشيء من الخوف والجوع كواتا نبلونكم نختبركم يعني تاقيتان دكينوا إن جاء خدا الرحمي بيان كردوين تاقي كردوا كانش من زور قرزناكا شو قال بشيء بشتك لا هجاري ونبوني وبرسيتي بشتك لا ترس أو بارودو خيك أمرو إمتي دادجين بشيك شتيك لا ترسو شتێکی شە لە برسێتی کە خەڵک لێ دەرسێ کەواتە ئەوە کاتێک کە دەزانین ئەمەش تاقیکردنەوەیە لێ دەردەچین بەس نەزانین تاقیکردنەوەیە ڕەنگە بەڕاستی تووشی وەکو چۆنڵە شکست بین لە ڕاستیدا ئەلێرەوە جارێکی تر خوددا دەفەرمێ ئەحەسیبە الناس ئەن یوترەکوا ئەن یەقولوا آمنا وهم لا يفتنون بڕوا مەکەن یا وا تەسەور مەکەن وا حساب مەکەن کە ئێوە کاتێک دەڵێن ئێمە مرۆڤی باوەڕدارین ئێمە بەجێتان بێڵین و تاقیتان نەکەینەوە کەواتە خوددا پێمان دەڵێ ئەو کاتێ ئێوە دڵنیان لە باوەڕدارێتی خۆتان دەبێت ئامادەی تاقیکردنەوەش ببن جاگەلی ئێمە و نەتەوەی ئێمە زۆر گرنگە ئەم ڕۆژە سەختانە بە تاقیکردنەوە بزانێ یعنی لێی دەرچێ لێی ناجح بێ لەبەر ئەوەی کە خوددا ئەفەرمێ فاصبر لحكم ربك فإنك بأعيننا يعني معناه وای ئێمە لە ڕعایەتی خوداین ئێمە لە ژێر چاودێری ئێمە دەکا ئێمە ئەم بنەمایانە بزانین بۆ گەلێکی چۆن دەڵێ ستەم لێکراوی وەکو ئێمە وەکو گەلی کورد بۆ ئێمە زۆر گرنگە تاک بە تاچی ئێمە ئەو بزانێ الذين قال لهم الناس إن الناس قد جمعوا لكم فاخشوهم فزادهم إيمانا وقالوا حسبنا الله ونعم الوكيل بۆ ئێمەی کوردی مسلمان ئەمڕۆ ڕۆژی حسبنا الله ونعم الوكيل بۆ کە کاتێک وا دەڵێن فانقلبوا بنعمة من الله وفضل لم يمسسهم سوء واتبعوا رضوان الله يعني خوددا دەمان پارێزێ لەبەرەوە ئەمە بۆ ئێمە ئەمانە بنەمای زۆر گرنگن کە ئاگاداری بین گرنگە بێن بڵێن وأفوض أمري إلى الله ئێمە کارەکانی خۆمان بە خوددا سپاردووە لە پاڵ ئەوەی کە هەوڵماندا و لە پاش ئەوەی کە هەوڵی خۆمان نەدەین بەڵام دوجار وأفوض أمري إلى الله ئەمری خۆمان و کاری خۆمان بە خوددا دەسپێرین چونکە کە ئەم کارە دەکەین إن الله بصير بالعباد خوددا دەمان بینێ ئەنجامەکەی فوقاه الله سيئات ما مكروا خوددا دەمان پارێزەیە لە گشت ئەو هەموو پلان و پیلانانی کە دوژمنان بۆ ئێمەی دادەڕێژن بۆ ئەوەی کە لە نێومان برن اینجا گرنگە بنەمای کۆتایی بزانین کە خوددا دەفەرمێ إن مع العسر يسرا إن مع العسر يسرا دنیا هەر بە ناخۆشی نابێ لە دوای ناخۆشی خۆشی لە ڕێن تەواو دەستت خوش مامۆستای بەڕێز کەواتە تەماشەی ڤان بارودۆخێت ڤێ ڕەنگەیت کەنیێت نەخوازرا و نەخۆش دەبین هەندێک جار دوژمن و نەیار هەندێک پڕۆپاگندا دێ بەڵاف کەتن بۆ وێ ئێکێ داک و ئێرادە و خۆڕەگریامە لاواز بکەتن ئەم چاوە ڕۆبەڕووی وێ چەندێ ببین گرنگە بزانین ئەو بارودۆخە نەخوازراوانە ناحەز ئیشی تێدا دەکا بۆ ڕوخاندنی یاکەمکردنەوەی وەرەی ئێمە ئەوە ئەشێ چی بێ ئەشێ هەواڵێکی درۆ بێ ئەشێ هەواڵێک بێ هەواڵەکە لە سەرەتاوە خۆی درۆ بێ ئەشێ هەواڵەکە ڕاست بێ بەڵام دەستکاری ڕاستەکە ئەکا بە جۆرێکی تر دەیجێڕێتەوە کەواتە هەواڵەکە لە بنەمایە یان ناڕاستە یاخود هەواڵەکە ڕاستە بەڵام بە جۆرێک لاری دەکاتەوە بە جۆرێک دەستکاری دەکات بۆ ئەوەی کە کاریگەری نەرێنی هەبێت لەسەر ئێمە زۆر بەشێکی دیە جەنگیە جەنگی دەرونی جەنگی دەرونیە لە پاڵ جەنگە سەربازیەکە جەنگی دەرونی لەگەڵ گەلی کووردا زۆر دێتەکردن بە تایبەت مەسەلەن ئەوەی کە ئاماژەی پێدەکا قورئان یعنی پێمان دەڵێ ئەو کەسانی کە ئەم جۆرە کارە دەکەن خۆیان ناخەنە بەرچاو نایان بینی بۆیە گەلی ئێمەش گرفتێکی هەیە لەو بوارەدا ئەوش ئەوەیە گەلی ئێمە لەو گەلانەیە کە گەلی زارەکیە یعنی گەلی ئێمە کار کەمتر بە نووسین دەکا گەلی ئێمە کار بە زارەکیە قسە لە زارەوە دەچێت بۆ جۆی یەکێکی دیکە کە باشیش نییە باش نییە بۆچی چونکە وەکو چۆنەڵێ نەبووتە بەڵگە شتێکی بەڵگەمان هەبێت و نووسراوە بێ بۆیە لە کوردەواریە ئەوەی کە کاریگەری خراپی بەسەر گەلی کوردەوە هەیە لەنێو خەڵکان دەڵێن وا دەبێ دەڵێن ئاها ئەبێ دەڵێن شتێکی وا دێتە پێش دەڵێن هەمووی دەڵێنە ئەی چێ دەڵێ ئەمە چێ دەڵێ دیاری ناکەن ئەمە گرفتێکی زۆر گەورەیە دەماودەم ئەم قسانە دەڕوات و بۆ یەکتر و ئەبێتە مایی دابەزاندنی وەرەی گەل بە شێوازێکی سەرەکی هەموو ئەمە ئامانجەکە چیە ئامانجەکە ئەوەیە کە جۆرێک پێ دەوترێ ژەهراویکردنی سیاسی یعنی ئەو کایی ئێمە ژەهراوی دەکەن لە ڕووی سیاسیەوە ئەو کاتە کۆمەڵگەش وەرەی دەڕوخی بەێ مامۆستای بەڕێز هەمان دەمدا ئەگەرم بەحسا ڕێنمایین ئاینی بکەین
آیا آین اسلام پیروز چه رنمایه که هم بر جنگ درونی او دشمن و نیار پروپاگندا بلافت کن که درونی ما بروخینین هەر ئەوەیە کە خوددا لە سەردەمی پێغەمبەر درودی خۆی لەسەر کە جەنگی دەرونیان لەگەڵدا دەکرد چۆن ڕێنمایی کردن ئەو ڕێنمایە ئینجاءکم یا ئەیوە الذینە ئامنوا ئەی کۆمەڵی باوەڕداران ئینجاءکم فاسقون بنەبەئین فتەبەینوا کەواتە لێرە بە پلەی یەکەم ئەم هەموو هەواڵانە بڵاوەکرێتەوە لەلایەن نایارانی ئێمەوە گرنگە ئێمە تەبەیون بکەین یعنی بزانین ئەم هەواڵە هەیە هی 10 ساڵ لەمەوە پێشە ڤیدیۆ هەیە هی چەندین ساڵ لەمەوە پێشە ڤیدیۆ هەیە هی وڵاتێکی دیکەیە ڤیدیۆ هەیە لە فیلمێکی سینەمایی دەرهێنراوە دەڵێن ئەوە لە کوردستان ڕوویداوە دەڵێن ئەوە لە فلانە شاری کوردستان ڕوویداوە ئەمە هەمووی لەم سەردەمە بە تایبەت لە سەردەمی جگە لەوەش کاڵم ڤیدیۆی کۆن سەردەمی ئای و زیرەکی دەستکرد و دروستکردنی ڤیدیۆ و هەواڵی ناڕاست ئەمە زۆر گرنگە گەلی ئێمە دەبێت لە ئاستی ئەوەدا بێ ئەم ئاەتە لەبەر چاو بگرێ کە خوددا دەفەرمێ فتەبەین و تەبەیون بکەن چونکە ئەگەر ئەمە نەکەین تەبەیون نەکەین ئەن تصبحوا على ما فعلتم نادمین ئەبێتە مای ئەوەی کە ئێمە تووشی پەشیمانی ببینەوە بۆ چونکە هەواڵی ناڕاست ئەنجامێکی خراپ دروست دەکا دوای دەرەکەوێ هەواڵەکە ناڕاست دووە ئێمە تووشی پەشیمانی دەبین ئێوە لە کوردەواری ئەف بارودۆخی وی گفت که مامۆستا کە پرانیا خەڵکی ما حتا درەنگی شەوی حتا بەرە بەیان تشیارن چاوێ وان دەنگ و باسی دنیایە دێ چڕیدە چڕینەدات حاڵەتێکی سروشتیە نەسروشتیە یعنی بەڕاستی دەبێت ئەم بابەتانە چۆن دەڵێ خوددا لە قورئاندا دەفەرمێ وإذا جاءهم أمر من الأمن أو الخوف أذاعوا به وەک ئیزاعەیە یعنی ئەمە گازاندە و گلەیی خوددایە لە موسڵمان کاتێک کە دەڵێ هەر هەواڵێکی بۆ هات هەواڵی ئاشتی و شەڕ بوو بڵاوی دەکاتەوە نابێ بڵاوی کاتەوە ئەبێ بیگەڕێنێتەوە ولو ردوه إلى أولي الأمر منهم لعلمه الذين يستنبطونه منهم دەبێ بۆ ئەهلی خۆی بیجێڕێتەوە تا بزانێ ئەو هەواڵە ڕاستەیاننا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا لەبەر ئەوەیە ئەن تصيبوا قوما بجهالة ئەبێ بترسین ئێمە بەهۆی ئەو قسانەی کە دەیکەین ئەن تصيبوا قوما ئەبینە مای مصیبەت بۆ قومێک بۆ خەڵکێک بۆ کۆمەڵێک بجهالة يعني ئەوەش خراپە بێ ئەگەمان لێ بێ تووشی نەزانی نەبین فتصبحوا على ما فعلتم نادمين ئەو کاتە تووشی پەشیمانی دەبین مامۆستا گەلێک جارت بیتە مەڕق بوو مرۆڤ بێژیت باشە ئەو کینە ئەوێن کو وی دەنگۆی دروستکەن و بیتە ڕایە گشتیت ناف کۆمەڵگەهێدا ڕاستە هەندێک جار دوژمنە دوژمنێکی و هۆشیار دوژمنێکی هۆشیار هەندێک جار دۆستێکی نەزان دوژمنێکی هۆشیار پرۆپاگەندە و دەنگۆ بڵاو دەکاتەوە لە هەمان کاتیشاشە دۆستێک بێت بەڵام دۆستەکە نەزان بێ لە ئەنجامەکە هەموو ئەمەش لە پێناوی چێ لە پێناوی ئەوەیە کە وەکو گوتم ینی ورەی خەڵکەکە بڕوخێنێ جا بێ بزانین ئێمە لە نێو کۆمەڵگەی کوردەواریدا بزانین و نەزانی ئەگەر بێت و ببینە مایەی ئەوەی هەواڵی ناڕاست بڵاو بکەینەوە و ورەی خەڵک بڕوخێنین ئەبینە یەکێک لە گوناهبارەکان بۆ چونکە خوددا لە قورئاندا باسی مەدینە دەکا شارەکەی پێغەمبەر درودی خوای لەسەر خەڵکانێک کە بوون لە نێو مەدینە هەواڵی وایان بڵاو دەکردەوە بە مەبەستی ترساندنی خەڵک خوددا ناوی ناون والمرجفون في المدينة مرجفون إرجاف يعني کەسانێک بە مەبەست هەواڵ بڵاو دەکەنەوە لە نێو خەڵکدا بۆ ئەوەی بارودۆخ و ترس دروستکەن و بە مانایەکی تر وەکو بڵێ ئاژاوە دروستکەن والمرجفون في المدينة تەکمیلەی ئاەتەکە و تاواکاری ئاەتەکە خوددا دەفەرمێ مەلعونینە ئەینەما ثوقیفوا دەڵێ ئەوانە نەفرەتیان لێکراوە مەلعون نەفرەت لێکراوە نەفرەت لێکراوە بە کوردی بە مانایەکی ماناکەی بە کوردی ینی دەرکراو لە ڕەحمەتی خوددا ئێمە چۆن ئەبێ بترسین نەبینە کەسێک کە دەرکرابین لە ڕەحمەتی خوددا بەچی وامان لێ دێ والمرجفون في المدينة لە شاردا هەواڵی ناڕاست بڵاو ئێکل وان دەنگوێت کە بەڵاف بیتن کە لانێ ئابووری دێ تێکچیت و خەڵک دێ فەقیر بیت و فلان نامینیت و فلان نامینیتن ئەوە ژی نابیتە ئەگەرێکی وێ چەندێ مامۆستا کە ترس و لەرز بەڵاف ببیتن ناف خەڵکیدا بەڵێ بێگومان بۆیە ئەمە زۆر گرنگە والله يعيدكم مغفرة منه وفضله يعني ئەوە بارودۆخی ئێمە سەیری لە بواری ژینگە تەماشا بکەین لە ساڵی ڕابردووە دەڵێن دەیان گوت ئیتر ئاو نامێنێ باران نامێنێ وشکە ساڵی ڕوو لە ناوچەکە دەکاوانە دەشکر بۆخوا ئەم ساڵ بارانێک باریەوە پێچەوانەی پێشبینی زیرەکترین پێشبینی کرد قدر الله وما شاء فعل ئەمە دەبێت دایمەن بەڵێ زانست لەلایەک بڕوامان پێیەتی بەڵام دەبێت لە سەروی هەموو شتێکەوە بڕوامان بە ئیرادەی خوددا
مامۆستا کەواتە ئەف ئیشاعاتە یان بەڵافکردنا دەنگووان ناوا هەر کۆمەڵگەیەکێدا تایبەتیت ناوا وێ کۆمەڵگەیەدا کە ئاژاوە و شەڕ و ئەف تشتە دروست بن ئایا چه کارتێکردنێک لەسەر دەرونی مرۆڤان دروست بیتن؟ دەڵێ خۆی ئەو دەنگ و ئەو بابەتانە دووکەڵێکە بەێ دووکەڵێکە بۆچی بۆ داپۆشینی حقیقەتەکان دوژمن هەمیشە پەنا دەباتە بەر ئەو حاڵەتێکەوە جۆرێک لە دووکەڵ دروستکە بەسەر ڕووداوەکاندا ئیتر چاوەکان یەکتر نابین ڕاستیەکان دەشارێتەوە لە ئەنجامی ئەمەدا بێگومان کۆمەلگا بارودۆخی تێک دەچێت لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی تۆ لە بیرتە سەردەمی کۆڕۆنا وڵاتانی ئەوروپاش کە دەیانگووت کلینیس نامێنێ و دەیانگووت ئەو دەرمان و نازام و خەڵک پەلاماری دەرمانێدا لە نێو ئۆقیانوسەکاندا دەوڵەتێک پەلاماری کەشتێکی گەورەیەدا کەەوە چۆن دەڵێ ڤاکسینی تایە بۆ دەوڵەتێکی تررا ڕوامانە هەموو تاقیکردنەوەی کەواتە ئێمە لە برسان نامرین ئێمە خوددا ئێمە ناوچەی ئێمە لە سەردەمی نوحەوە ئەنزیلنی منزەلە مبارەکەن ئێمە تووشی هزار ناخۆشی ئەبیبین بەس ئێمە لە برسان نامرین ئەو بڕیاری خوددایە کە ناوچەکەی ئێمە ناوچەیەکە هەمیشە ناوچەیەکی پڕبەرەکەتە و خوددا وای کردووە ئەو ئەمری خوددای اینجا لێرە زۆر گرنگکە ئێمە بزانین کە ئەم جۆرە چۆن دەڵێ ترساندنانە کۆمەڵگە بخێتە حاڵەتێکی چاوەڕوانی بێ چی ڕووبدا کۆمەڵگە بخێتە حاڵەتێک پێشببینی بکات و چی ئەبێ و چی نابێ ئەمە زۆر گرنگە هەموو کەسی ئەهلی خۆی هەیە کەسی خۆی هەیە سیاسەتمەدار هەیە دەوڵەت هەیە حکوومەت هەیە ئەمانە لێک باتەوە ناکرێت ئێستا هەموو کەسشی کەرەوەی سیاسی بێ ئەوە گرفتێکی زۆر گەورەیە وڵات هەیە ملیۆنە شاعری هەیە وانە دەڵێن وڵاتی ملیۆنە شەهیدی هەیە وڵاتی شەیە خەریکە ئەمەش ملیۆنە شیکاری سیاسیمان هەبێ ئەوە هەڵەیەکی گەورەیە چونکە ئەو بەڕاستی زانستە و نابێ هەموو کەس خۆی لەو بابەتە بدە جا ئەمە چۆن دروستە بێ دەڵێ هەواڵێک هەیە بڵاو دەکرێتەوە ئەو هەواڵە بڵاوکردنەوەی ڕەنگە هەواڵەکە بەشێکی زۆری ڕاست بێ وەردەگیرێ دەستکاری دەکرێت جارێکی تر بە جۆرێکی تر بڵاو دەکرێت بەستێکی تر ئەمانە هەمووی جەنگە جەنگێکی دەرونیە زۆر گرنگە ئێمە جۆ لە سەرچاوی سەرێکی خۆمان بڵێ باشە مامۆستا مەدەم ئەم دزانین کە پرۆپاگەندە هەیە بۆ دابەزاندن یا ڕوخاندنە وەرەیە مرۆڤی ئەرێ ئەم دی چەوە کارین ڕوبەڕوویە وان پرۆپاگەندین درو ببینەوە یەکەم شت ئەوەیە کە ئێمە گەلین ئێمە نەتەوەین ئێمە گەلی کوردستانین حکوومەتمان هەیە زۆر گرنگە ئەو ئێمە و حکوومەت متمانەیەکی تاوامان بە یەکتر هەبێ ئەم متمانە تاوا بە یەکتر ئەوەیە کە ئێمە ئەو وەڵامانە یاخود ئەو هەواڵانە وەرگین کە لە دەستگا ڕسمیەکانی خۆمان وەرێگرین خاڵێکی تر دەستگاکانی ڕاگەیاندن دەستگای ڕاگەیاندن زۆر گرنگە کە بە شێوازێک کار بکە ینی چۆن دەڵێن ئەمشە چۆن ئەڵێن دەیلی میرەر ئاوێنەی ڕۆژە ینی دەستگاکانی ڕاگەیاندن ئاوێنن بەس ئێمە سێ جۆر ئاوێنەمان هەیە بەلایکەمەوە ئاوێنەیەکمان هەیە شتی گەورە لە بەردەمی ئەوەستی تۆ بچووک دەکاتەوە ئاوێنە هەیە لە بەردەمی دەوەستی گەورە دەکاتەوە ئاوێنەش هەیە شکلت شێوت هەموو دەگۆڕێ ناشرین دەکات نیوانە ئەسان پێکەنینی بەخۆی دێ کەواتە هەواڵەکانی ژوایە هەواڵێکەیە گەورەیە نابێ بچووکیکەیتەوە هەواڵێکەیە بچووکە نابێ گەوریکەیتەوە هەواڵێکیش ڕاستە بەڵام نابێ بیشێوێنی کەواتێمە لە بەردەمی ئاوێنەیەکە ڕۆژانە تەماشای خۆمان دەکەین کە ئاوێنەیەکی ئاسایی ڕاستەقینەیە خۆمان وەکو خۆمان پیشان دەدا ئەمە بۆ ئێمە زۆر گرنگە جا لەبەرەوە لێرەوەیەکە ینی وەکو تاک چی بکەین وەکو تاک زۆر گرنگە هیچ هەواڵێک وەرنەگرین تا سەرچاوی نەزانی ئەوە تاکی ئەف قدرەتە و شیانە هەیە سەرچاوی ئەبێ وا بکەین ینی ئێستا بەسە من بە تۆ بڵێم فڵانە شدوا بوو زۆر گرنگە پێم بڵێ بێ زەحمەت ئەستا چۆن سەردەمێک بوو خەڵک بۆ خۆی ئاەتێکی وت ئاگوتاکە ئەو ئاەتە وانیە چۆن بزان لە قورآانە ئەو ڕاستەوە ئاەتە یەکێکە لەوە فەرمودەیە وانە ئەڵێن کاکە تۆ فەرمودەیە لە چێ بیستووە و لە چۆ هەیە و لە کام سەحیحە هەیە بە دوای ئەگەڕێ کەواتە زۆر گرنگە ئێمە تاکی ئێمەش ئەوە ئەو کاتی من بە تۆ ئەڵێم فڵانە شت وایە ئەڵێ بێ زەحمەت لە چۆت بیستووە سەرچاوەکەی چۆیە منش ئەو کاتە ئەڵێم ئەڵێن کەوتم ئەڵێن بڵێ بڕۆم پێ نییە وتم فڵانە شوێنە ئەڵێ کاکەوە دوژمنە من بڕۆم بەو شوێنە نییە ئابینی ئەمانە بۆ ئێمە زۆر گرنگە کەواتە ئەمانە هەمووی پێمان دەڵێ بێت هەموو هەواڵێک سەرچاوەکەی دیار گەڵک باشە مامۆستا هەمان دەمدا بەدوێتە ئەم بزانین کە ڕێنمایین قورئانە پێروست چنە بۆ خۆڕاگریە چونکە ئەفافتنی جەنابێتە گوتین تقریبا شێوازێکی گشتی تە بەحس کرد ڕێسەکە ببین بەحسا ناوە قورئانی بکەین چاوە بەحساوی چەندی کردیە ئەوەندە کە بڵین زۆربەی ئاەتەکانی قورئان لەم بوارەدا دوای هەموو ئەو ئەسباب و هۆکارەی کە ئێمە وەری دەگرین لە کۆتاییدا خوددا پێمان دەڵێ وەکەفا باللهی
ئێوە ئەوەندەتان بەسە کە خوداتان هەیە ئەمە زۆر گرنگە چ پێشمەرگەبی چۆن دەڵێ ینی هاوڵاتی ئاسایی لە هەر بوارێکا بیتۆ دوجار پاش ئەوەی هەموو هەوڵەکانی خۆتە دێیت و هەموو ئەو هۆکارانەی بەرگری على الله کە خۆڕاگریەکانت هەموو ئامادە کردووە زۆر گرنگە ئێمە بچینەوە خۆمان بینە پاڵ الله الصەمەد ئەو خودایی کە سەنەدی دائیمە و سەنەدی هەمیشەیە اینجا ئەگەر گومانێکت بۆ دروستە بێت لە حاڵەتێکی لاوازیدا خدا پێت دەڵێ وەکەفا بالله وەکەفا بالله سێرت ئەمەشەکە وەکەفا بالله شەهیدە ئەوەندەت بەس بێ کە خدا شەهیدە یعنی خدا شاهیدە خدا دەتبینێ زۆر گرنگە یعنی بە فلانە کەس بڵێ مناڵێک بڵێ من ئاگام لێتە چاوم لێتە دڵنیا بێتەوە ئێمە کە موسڵمانین باوەڕدارین دەبێ بڵێن وەکەفا بالله شەهیدە ئەوەندەمان بەسە کە خدا دەمان بینی وەکەفا بالله وەکیلە ئەوەندەمان بەسە کە خدا وەکیلی ئێمەیە و بریکاری ئێمە و کاروبارەکانی ئێمە دەبە وەکەفا بالله حەسیبە ئەوەندەمان بەسە کە خدا چاودێری ئێمە دەکا وەکەفا بالله وەلیە ئەوەندەمان بەسە کە خدا دۆست و هاوڕێ و هاوڵی نزیکی ئێمەیە وەکەفا بڕەبیکە هادیەن وەنەسیرە ئەوەندەمان بەسە کە خدا و پەروەردگاری تۆ بڕەبیکە پەروەردگارت ڕێنیشان دەرتە و سەرخەڵ پژگیریتەکە بەێ مامۆستا یەک دوو خۆلک مەمای نەمدوێتن فرمودك وبيغمبري هل دور في مجاري كدوجيتن أكذب الحديث قيل وقال أفا خفتنا قالك باوا وكو كردارت ناف مدى تو شد بيجيبو أفرين ما بيغمبري صلاة خدو السربن چند جرين كان بحنت ور بجرين كوجي خونا دينا جود كان راستا أو سبب أو كوتم أو فرمودها أو راستي من بو أسلمينك قلت من هميشة دنجو هميشة أو شون ضل حوالا نار راستاني بلا وكريتو فرموي قيل يعني مبني للمجهول لزماني عربي توما مسا عربي دزاني كالين مبني للمجهول يعني او فعله او فرمانه فاعلكي بكركي ديارنيه كوات اما گرفترين يعني بابلين گورترين گرفته كروبرو ما اندبيتو پیغمبر درودي خويل سرين ماي ما اندكات ك جول هوالك مگرن سرچاوكي ديار نيه دستت خوش ما مستوي برس زور سپاس بو هميوان اقفتني تيت پربها هیویا ماجی ئەوە بینەرن هێژا کە زیترین دەم ئاشتی بەرقەرار بیتن ناوا هەموو جیهانێدا تایبەتی ملەتێمە کورد و کوردستان یا پاراستی بیتن ئەل هەر نەخۆشیەکێ و هەر ئاژاوەکێ و هەر شەڕەکێ دێنگ و هێلین ژێر چاودێر یا خدای مەزن و دولوان خدای مەزن بە هەمیان بپارێزیتن ساخ و سەلامەت بن